تەمەنا دەکەم درێژە پێدەری ئەو ڕێبازی بین کە سەرکردیەکی مەزن بەداخەوە نەدەبووە لەو کاتیدا تەمەنامان دەکرد لەو کاتیدا نەهاتوای لە کاتێک خۆشکرددا بەمە بەڵام کە ڕۆژێکی ماتەمینە وەک چۆن ئێرە پشت و پەنای سەرکرداتی شۆڕش و بە تایبەتی شمانی گەورەمان بووە تەمەنا دەکەم ئێوەش لە داهاتوودا هەم تاوەکەری یەکتربوون هەر ئێمەش پشت و پەنابووین قەڵای ئێمە شوورەی پشتمان سەنگەرمان هێزی گەلە و یانون کافە ڕابەرمان کۆمەڵانی خەڵکی کوردستان هەڤاڵان برایان خوشکان تێکۆشەران پێش مەرگە دێرینەکان کە مەندامانی سەنگەر خەڵکی بە شەرەفی دەڤەریش شوێنێ و زەڵێ و ناو زەنگ و سونێ ئالێرەدا جارێکی کە مامی گەورەمان جاری کوردایەتی و مەردایەتی و هەستانەوەی لێدا من لێرەوە بە شعرەکەی حەزرەتی حەمدی دەست پێ دەکەم کە دەڵێ وەک مەدینە بێ نەبی بێ یان نەجەف بێ بێ عەلی شاری خەزنەژ ئێستا بێ مەحموودە وەک داری کەلی هەمومان هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بە یەک دەنگی پڕ لە زورا دەڵێین بێتۆیی بێگەورەیت بێسایەیت مامەجان وڵات بێخۆرە ئاسمان بێ ئێستێرە و مانگە گەل بێ هیوایە شکۆی تۆ شکۆیەکی مەزن بوو جەنابتان قەڵای هیوا و کێوی بەسام و هیبەت بووی لێرەدا دەبینی دڵسۆزەکانت ئەوانەی کە ڕێچکەی تۆیان گرتووە دوای ڕێبازەکەی تۆ کەوتون دەبیبینە سەرێک بەرزکەوە مامەجان ببینە دڵسۆزەکانت چەند دڵسۆزانە چەندەها کیلۆمەتریان بڕیوە هاتوون بۆی جارێک کە لێرە هاوپەیمانی خۆیان دڵسۆزی خۆیان ئەمەکداری خۆیان بۆ گەورەیت بۆ ڕێبازەکەت جاری کە دوو باز کاتەوە ئەو ژووری پێشوازی لە میوانی تایبەت ئەوە سایخەنەکەی دیوەخانەکە جنایمە من لە ناخی دڵەوە سپاسیەکەی ئەو بەڕێزانەکەم کە ئامادەبوونا وەلەو من ئەو هەموو جارێک وتومە کە لەبەرەوەی مامی هەمووانە کەس ناتوانێت ئەو سپاسی خەڵق بکات چونکە مام هەروەکو هەموو جارێک باس کراوە لە هەموو بۆنەکانە دەرخراوە مام هینی هەموو کەسێک بۆ خۆشی هەرواشی گوتووە و ئێمە هاتوین کە لێرەوە بەڕاستی ئەو بەڵێنە دووپات بکەینەوە کە لەسەر ڕێبازەکەی بەردەوامە بین و هەروەهاش مام سەرکردەیەکی نەتەوەییە سەرکردەیەک نییە کە تەنیا وەکو پەیوەست بێ بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و یا هیچ حەزب و هیچ لایەن و هیچ بنەماڵە و هیچ کەسێک بە تاقی تەنیا مام هی هەمووان بووە مام هی گەلی کووردە هی هەر چوار پارچەی کوردستانە و هەرواش ئەمێنێتەوە و ئێمەش
بەڵێنە دەین کە ئەو ڕێبازەی ون ناکەین و بەردەوامە بین و یەکێتیەکەشی هەمیشە هەر سەوز و سەربەرز و پتە و ئەمێنێتەوە. ئێرە قەڵای سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. مامی گەورە لێرەوە بەرنامە و پلانەکانی ڕووخانی ڕژێمی بەحسی لێرەوە دەستی پێکردو لێرەوە پێشمەرگ قارەمانەکان بەرەو شار و شارۆچکان ڕۆیشن و حکوومەتی عێراقیان ڕووخاند و شکاندیان. بێگومان مامجلال ئەو پیاوە گەورەیە کە باوەڕ ناکەم وەکو یەکێ لەو برادرانی سەوتی مامجلالیش کە ببێتوانێت نە لە ئێستاچیان نە لە داهاتووە ئەوەی کە پێمان کرێ بتوانین هەتا بۆمان کرا لەسەر ڕێبازەکەی ئەو بڕۆین و ڕێبازەکەی ون نەکەین بەکردەوە نەک بە تەنها بەوتن و ئەو شتی ئەساسیە بەنسبەت ئێمەوانەوە سێشکی ئەمڕۆکە هاتوین سەیری ئەو ماڵەمان کردووە کە ماوەی زۆر لێرەیە بریارەکانی سیاسی برایی پێشمەرگایی دەیدراوە و لێرەیە یەکێتی نیشتمانی بەرەو گەشەکردن و بەرەوە ڕۆشتووەکە ئەم ڕۆژە پێش ڕفراندۆمی بۆ بەدیهێنین بەداخەوە ڕفراندۆم بوو بەهۆیەوەی کە بەشێکی زۆری ئەو دەستکەوتانی کە مامجلال بەدەستی هێنابوو لە چیسمان بچە هیوادارین نەوەکانی داهاتوو ئەو کەلێنە پڕ بکەنەوەنە. Devam edelim.